دڵمەرە و دڵی جارانە و ئێستا کە ژەناڵێنێ دڵمەرە و دڵی جارانە و ئێستا کە ژەناڵێنێ هەناسەی ساردی ناکامی لە سینەمدا ئەتاسێنێ ئەیەمان ئەیەمان دەوترێت ئەم هونەرمەندە دەستی بۆ هەر هۆنراوەیەک بردبێت و کردبێتی بە گۆرانی ئەوەندەی دیکە بووەتە هۆی ناساندنی خاوەن هۆنراوەکە و ڕۆحی کردووە بەبەری گۆرانیەکەدا. ئاواژ لە دەربڕینی دەنگدا وەستایانە جوڵاوەتەوە و دەنگ و سۆزێکی ئەو تۆی داوە بە گوێی بیسەردا کەوا بکات یادگاری لەگەڵدا تۆمار بکرێ. ئەو بەتەنها سرودێکی کاکەی فەلاح وای لە هەمووان کرد لەگەڵیدا بەدڵ بڵێن تا لێدانی دڵدەسرەوێ کوردستانمان خۆش دەوێ. ئیبراهیم محەممەد مستەفا ناسراو بە ئیبراهیم خەیات هونەرمەندی گۆرانی بێژ و مەقامبێژی شاری سلێمانیە و لە ساڵی 1930 لە خێزانێکی هەژاری شاری سلێمانی لەدایک بوو. تەمەن 1 ساڵان بووە کە باوکی کۆچی دوایی کردووە و لە تەمەنی 6 ساڵیدا دەچێتە خوێندنگا و لەبەر هەژاری دەست لە خوێندن هەڵدەگرێت و لای وەستا تۆفیقی برای ئەبێت بە شاگردی خەیات. ئیبراهیم خەیات لە ساڵی 1956 خێزان پێگەهێنێ و دەبێتە باوکی 4 کوڕ و 5 کچ. مامۆستا ئیبراهیم هەر لە سەرەتای ژیانی لاویەوە خولیای هونەری گۆرانی و سرود و مەقام ئەبێ. سەرەتا لەگەڵ تیپی مۆسیقای مەولەوی و دواتریش لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی کار دەکات و چەندین بەرهەمی جوان لەگەڵ ئەو تیپانە تۆمار دەکات. ئێمە جانێکین لە دوو جەزدادا وەک شیعر و ئاواز لایەک بەستادا دنیا ناتوانێت لێکمان کاتەوە دنیا ناتوانێت لێکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە. لە ساڵەکانی 1960ەکانیشدا لە ڕادیۆی بەغدا چەندین گۆرانی تۆمار کردووە. لەوانە بۆ ڕەنجەڕۆت کردم، ئیستعماری گەڕ، حلفی بەغدا، تۆ جوانتری لە گوڵ و خۆشم ئەوێ وڵاتەکەم. گۆرانیەکانی ئیبراهیم خەیات تەنیا شوێنی لەسەر خەڵک دانەناوە، بەڵکو بووە بە هەوێنەی خۆڵقاندنی گەلێک بەهرەی دیکە لە نێو خێزانەکەیدا. بۆ نمونە گۆران ئیبراهیمی هونەرمەند و جیهان ئیبراهیم و کیژان ئیبراهیم دوو دەنگی جیاواز و دەگمەنی ئەو بنەماڵە هونەریەن. ئیبراهیم خەیات هۆنراوەی شاعیران گۆران فەرەیدون عەبدولبەرزنجی، ئەحمەد هەردی، ڕەزا حما چەندانی تری کردووە بە گۆرانی. کێزەی جەرگانم ماڵی وێرانم کێزەی جەرگانم ماڵی وێرانم جێگام بۆ ڕاخات ئەم شەو میوانم ئەرای گەرێ دووگەرێ دووگەرێ. هونەرمەند ئیبراهیم خەیات خاوەن بەهرەیەکی دڵپاک و کوردێکی خاوەن هەڵوێز بووە، بەڵام بەداخەوە لە ساڵی 2005 کۆچی دوایی کرد و بە یەکجاری ماڵ ئاوایی لە هونەر و کوردستانەکەی کرد.